ئۆپۆزیسیۆنی جارانی هەرێم داوای پێگەێنانی حکوومەتێکی تەکنۆکرات و ناحیزبیان دەکرد. بەڵام هەر ئەو لایەنانە لە ئێستادا لە بەغداد هەڵوێستن لەگەڵ پارتی و یەکێتی و داوەتەکان حیزبەکان خۆیان وەزیرەکان دیاری بکەن. ڕۆژی 29 کانونی دووەمی 2011 بزوتنەوەی گۆڕان لە ڕاگەیەندراوێکدا کە بە ڕاگەیەندراوە حەوت خاڵیەکە بەناوبانگە داوای کرد حکوومەتە حیزبیەکەی یەکێتی و پارتی هەڵوەشێتەوە و حکوومەتێکی ئینتیقالی تەکنۆکراتی بێلایەن پێک بهێنرێ. بەڵام لە ئێستادا هەر پێنج لایەنە کوردیەکە لە بەغدا بە گۆڕان و یەکگرت و کۆمەڵیشەوە دەڵێن ڕازی نابن لەسەر حسابی ئەوان چاکسازی بکرێت و دەژڵێن چاکسازی پێویستی بە لێک تێگەیشتنی نێوان کوتلە و پێکهاتە سیاسیەکان هەیە. هەر پێنج لایەنەکە هۆکاریەم هەڵوێستیان لە بەغداد بۆ پاراستنی یەکریزی و هاو هەڵوێستی کورد لە بەغدا دەگەڕێنەوە. بەڵام ئەم جۆرە یەکریزی و هاو هەڵوێستیە بەدڵی بەشێک لە لایەنگرانی ئۆپۆزیسیۆنی جاران واتە گۆڕان و یەکگرت و کۆمەڵ نییە. لەم ڕۆژانەدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕەخنە لە ئۆپۆزیسیۆنی جارانی هەرێم دەگیرێت بەوەی کاتی خۆی ئەوان بە بەردەوامی پشگیریان لە خۆپشاندانەکان دەکرد و بۆ ئەنجامدانی چاکسازی باسییان لە پێویستی حکوومەتی تەکنۆکرات دەکرد. بەڵام لە ئێستادا ئەوانیش هاوشێوەی پارتی و یەکێتی پێداگری لەسەر مانەوەی وەزیرەکان دەکەن لە بەغدا. بەشێک لە هاوڵاتیان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕەخنە لە دوو لایەنی کۆمەڵ و یەکگرتوو دەگرن و دەڵێن لە کاتێکدا ئەو دوو لایەنە خۆیان لە بەغدا هیچ وەزیرێکیان نییە، بەڵام بۆچی دەبێت داکۆچی لە مانەوەی وەزیرەکانی لایەنەکانی دیکە بکەن و پێداگری بکەن لەسەر ئەوەی دەبێت وەزیرەکان دەبێت لەلایەن حیزبەکانەوە دیاری بکرێت. سەبارەت بەم هەڵوێستەی سێلایەنە ئۆپۆزیسیۆنەکەی جاران و بە تایبەتیش بزوتنەوەی گۆڕان چاودێران بۆ چوونی جیاوازیان هەیە. بۆ چوونێک ئەوەیە گۆڕان لەلایەک ترسی ئەوەی هەبووە لە بەغدا بەتەنها بمێنێتەوە و لەلایەکی دیکەوە ترسی ئەوەشی هەبووە گۆڕانکاریەکانی بەغدا دوجار لە زیانی کورد بشکێتەوە و لەو کاتەشدا هەڵوێستی جیاوازی گۆڕان لە بەغدا لەلایەن پارتی و یەکێتیەوە وەک هەڵوێستێکی نانیشتیمانیانە لێک بدرێتەوە. بۆچوونێکی دیکەش ئەوەیە گۆڕان و لایەنەکانی دیکە بەنیازن هاو هەڵوێستیان لەگەڵ پارتی لە بەغدا ببێتە هەوێنی ئاشتبوونەوە و ڕێکەوتنێکی دیکەی سیاسی لە نێوان گۆڕان و پارتی و لایەنەکانی دیکە لە هەرێم. بەپێی بۆچوونی سێهێمیش ئەو هەڵوێستەی ئێستای ئۆپۆزیسیۆنی جاران دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێستا خۆیان لە بەغدا پۆستیان هەیە و وەک جارانی یەکێتی و پارتی خەمی لە دەستدانی پۆستەکانیانە.